پرۆژەی ئارتفرۆش پێشانگایکی تایبەتی بۆ کارە هونەریەکانی هونەرمەند ناز عەلی ئەوڵا ڕێخست. ئەم هونەرمەندە لە دایکبوو شاری هەولێرە و کۆلێژی ئەندازیاری تەواو کردو و بەشداری لە چەندین پێشانگەدا کردو و بە تابلۆ ناوازەکانی سەرنجی بینەرانی بەلای خۆیان ڕاکێشاوە. زۆر سپاس بۆ سلێمانی و بۆ ڤیم و بۆ ئارتفرۆش. دیارە ئەمە یەکەم پێشەنگایەکە لەو شێوە یەکەم پێشەنگایەتی دە شاری سلێمانی کە بەو شێوەیە دەیکاتەوە. ناز من دەتوانم لە دوو ڕۆ قسەی لەسەر بکەم. یەکیان وەکەوەی کە خۆم کەسێکی ئەکادمی لە مەجاڵی شێوەکاری، دومی ژۆک و هاوژینێ. هەندێک شت وەکو توانایەکی شاراوە کە لەودا دەیبینم لە کەم کەس بینیومە. من بە حکمی ئەوەی کە مامۆستای پەیمانگای هونەرە جوانەکانیشم کەم لە فێرخوازەکان دەبینم یا کەم لە دەرچوەکانی پەیمانگا دەبینم کە بەو شێوەیە خۆیان تەرخان کردبێ بە هونەر لە کاتێکدا کە ناز خۆی دەرچووی بەشی ئەندازیاری کۆمپیوتەرە پرۆگرام سازە، بەڵام حەز و خولیای وای لێ کردووە کە نەتوانێت دابڕێت لە هونەر و بە تایبەتیش لە شێوەکاری. من کۆمەڵێک دیکۆمنتم هەیە کە لەسەری بەبێ ئەوەی کە خۆی ئاگای لەبێ کردومە لە کاتێکدا کە مناڵی بچووکی هەبووە، خاوەنی سێ منداڵە لە ماڵەوە ئەرکی ماڵەوەی زۆر لەسەر شانە، خەریکی ئامادەکردنی چێشت بووە لەلایەک، هەر لەلایەک لە مەتبەخەکە تابلۆکەی هەڵواسی و منداڵەکە بەلاشانیەوە و بەلایەکیش خەریکی کێشانی تابلۆکە بوو. ئەوە ئەگەر توانە و حەزی و ئارەزوێک یا خۆشەویستێک نەبێ ناتوانانی تابلۆیەکان بەو شێوەیە ئەنجام بدەیت. لە ڕۆ هونەریەکەوە توانیوێتی شێوازێکی تایبەت بە خۆی بدۆزێتەوە و هەر کاتێک کە تابلۆکە دەبینی مەقسەد هەز دەکەی زنجیرەیەکن تەواوکەری یەکترن دەیناسیەوە کە تابلۆیەکان ئەوە زۆر گرنگە کە هونەرمەند بتوانێت نیشانەیەک یا ڕێچکەیەکی تایبەت بە خۆی بدۆزێتەوە. بۆ قسەکردن لەسەر پێشەنگەکە میوانداری هونەرمەند ناز عەلیمان کردووە. نازەخان بەخێر بێ، سپاس بۆ دەرفەتە کە میوانی گەشتی هەواڵ هونەرەکانی کورسانی ویست بووین. سپاس بۆ ئێوەش، سپاس بۆ میوانداری کورساتی ئازیز. زۆر سپاس. نازەخان ئەمێ لەوە پرسم، ناونیشانی پێشەنگەکە شاماران لە باغی سێواندا بۆ ئەم ناونیشانەت هەڵبژاردووە؟ هەمومان دەزانین شاماران خوداوەندێکی مێینەی کوردە کە کورد لە مێژە بە واتای خودای زانین یاخود خوداوەندی زانست بەکاری هێنا و پەرستیەتی لە ماڵەکانی خۆیدا وێنەی هەڵواسی و ڕەنگ بێ لە باشووری کوردستاندا بە زۆر هۆکار مەسەلەن کەمتر خەڵک بزانن داخۆ شاماران چییە. جا من نەهاتووم تەنها وەکو ڕەمزێک بەکاری بێنەوە. مەبەستت هەبووە؟ بەڵێ مەبەستم هەبووە لە پشتی ئەوەوە. یعنی هاتووم لەوە بکۆڵمەوە بزانم داخوا چی گوزەراوە لە نێو هزری تاچی کورددا، هاتووە شاماران هاتووە کەسایەتیەکی ئەفسانەیی هێناوە، ژنێک و مارێکی بەیەکەوە گرێدا و پێی دەڵێ خودای زانین. هەمومان دەزانین بە پێی زۆر سەرچاوی ئەفسانەیی لە چیرۆکی ئادەم و حەواوە کە نەفرەتی لە دەکەن، نەفرەت لەو سێوە دەکەن کە دەرخواردی ئادەم درا و نەفرەت لە ژن دەکەن، دەڵێن ژن بۆ هۆکاری لە دەستچوونی بەهەشت. بەڵام چی وای کردووە تاچی کورد لە هەموو ئەو چیرۆکانە هەڵگەڕێتەوە و بێتن لە مێشتی خۆی دیسان واتایەکی کەی پێ ببەخشێت و شاماران بکە بە خوداوەندی زانین. هەمان ئەو مارەی کە سێوکەی دەرخواردی حەوادا بێ هەمان ئەو مارە بێنێتەوە لەگەڵ خانمێکدا لەگەڵ ژنێکدا بڵێ ئەوانە خوداوەندی زانین. جا من هاتووم سێوەکەی بەهەشتم خستۆتە باوەشی شاماران و کتومە شاماران هەمان ئەو حەوایەیە کە نەفرەتیان لێ کردووە، بەڵام کورد لە کۆندا هاتووە بە جۆرێکی کە یاری بە مەسەلەکان کردووە، هاتووە ئەوی کردوتە خوداوەندی زانست و زانیاری و سێویش هەر بەڕەمزی زانین دێ زۆر کات جیا لەو چیرۆکانە جیا لەو بیرۆکانەی کە خەڵک باسی لێوە دەکەن. بۆیە شاماران لە باغی سێواندا هەمیشە ئەو شامارانە دەبینرێت لە کارەکانمدا لە هەمووینا لە کۆڵێکشندا بڵێن لە هەندێک کاردا کە هێشتا هەردەستانی پڕە لە سێو. بەڵێ دەستخۆش. نازەخان ئەمێ پرسم پێشتر ئاشکرایە تۆ بەشداری چەندی پێشنگای ترێ کردووە. ئەم پێشنگای لەلایەن پرۆژەی ئارتفرۆشەوە بەڕێوە چۆ سەرپەرشتی کراوە. جیاوازی هەیە ئەم پێشنگا دەگەڵ پێشنگاکانی تر؟ بە دڵنیاییەوە جیاوازیەکەوە چوارەمین یاخ با بڵێن سێمین پێشنگای تایبەتمە، بەڵام لە سلێمانی یەکەمین جارە من کارەکانی خۆم بە تایبەتی لە پێشنگای نمایش دەکەم. بەڵێ سپاسیان دەکەم، هیوادارم زۆر سەرکەوتوو بن. دامەزراوی ڤین فاوندیشن ڕێکخەرانی پرۆژەی ئارتفرۆش پێشنگاکان بۆ ڕێخستوم دەستخۆشیان لێ دەکەم. زۆر سپاس. ڕات بە شێوەیەکی گشتی لەسەر چالاکیەکانی پرۆژەی ئارتفرۆش چییە؟ هەڵبەت پێشتریش چەندین چالاکی هونەری ئەنجام داوە. بەڵێ ئارتفرۆش هەنگاوێکی زۆر گرنگینە بۆی کە توانی تابلۆ کاری بەرهەمی هونەرمەندانی کورد لە ساڵەکانەوە یاخود با بڵێن لە گەلێریەکانی نمایشەوە بگوازێتەوە بۆ ماڵەکان،
چۆنی ئەمەش لە ڕێگەی بە کللتورکردنی تابلۆ لە ڕێگەیەوەی کە کارەکان بفرۆشرێن بازاریان بۆ پەیدا بێت لە ڕێگەی وێبسایتەکانیانەوە لە ڕێگەی سوۆشال میدیاکانیانە بۆی خەڵک پیان ئاشنابێ هەم لە ناوی کوردستان و هەم لە دەروی کوردستانیش و لە خۆیدا گرنگترین هەنگاوە بە ئومێدی ئەوم چەندەها پرۆژەی لەو شێوەیەش سازکردن لە هەموو کوردستان کورد زۆر پێویستی پێێتی لە بەرەوەی هەشتا میلەتی ئەمە زۆر نامۆیە بە هوەر و هوەری شێوەکاری بە تایبەتتر. ڕاستە نازەخان پرسیارێکم لا دروست بووە سەرباری سەرقاڵبوونت بە ژیانی ڕۆژانی خۆت خەریکی پیشەی هوەریشیت چۆن توانیتە هاوسەنجێک لە نێوان ئەم دوانیا دروستکەیت لە تەمەنێکی زۆر بچووکی زارۆیەوە منداڵیەوە باڵێن سەرقاڵی هوەرم ینی قەت نەمتوانی وەکو چالاک هەر چالێکێکەی ڕۆژانەم وایە چۆن نان دەخۆ چۆن ئاو دەخۆ ئەوش نەمتوانیوە قەت لی دابڕێم ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان هوەرم نەکردیان نگارم نەچێشابێ هەستم کرۆ بەرەو هیستیریا دەچم بەرەو شێتبوون دەچم دیارە من خۆم ئەکادیمیای هوەرم نەخوێندووە بڵێم پرۆفشناڵەتی من لە بوارێکی پسپۆری بەڵێ پسپۆری من ئەندازیاری پرۆگرام سازیە بەڵام وەکو عەشقێک من هوەر دەکەم هیچ ڕێزکەیەکی ئەکادیمیم نەگرتووەتە بەر ینی من بەڵام خۆت ئاماژەکەدا لە منداڵیەوە خولیای هوەری بە تایبەتی نیگار کێشان بەڵێ من جاری نازانم ئەو شێوازەی خۆم چی ناو بنێم ڕەنگبی مودەچێکی کە دوای نەمانی من پێی بڵێن نازی یان نازانم ناوێکی کەی لێ بنێت ئەوە یەکلای نەبووە تۆ وەکو فۆرم بەڵام من زانستیانە و ئەکادمیانە کار ناکەم زۆر سەر شێتانە کار دەکەم مەسەرەن لە نێو کارێکی زۆر باشی خۆمدا لە پڕدێم هێڵکاریەکی زۆر خراپ دەچێشم ئەوەش بە هوەر دەزانم هیچ شەرمم بەوە نییە یان مەسەرەن زۆر جار لە کارەکانمدا من نام ئەکادیمیەن کار بکەم شێوەی دەمولوت و چاوێکی زۆر جوان بچێشم بۆ سەرنجڕاکێشانی ئەوانی کە چکە بەڕای من ئەوەش درێژە پێدەری هەمان ئەو سیستەمە کۆمەڵاتیە کە ژیانی وێران کردووە ئەو سیستەمە سیاسی ژیانی وێران کردووە بەڵکو من جوانی شتەکان لە جیاوازیەکانیاندا دەبینەوە هەروها لە شێوانیشیاندا دەبینەوە بۆ نمونە لێک دوورخستنەوەی دەم و چاو لەگەڵ بەشەکانی دەم و چاو لەگەڵ یەکتری وە ئاواهیە نازەخان دواپرسیارم ئەگە بە کورتی وەڵام بیتەوە دیارترین خەڵات کە تۆ لە پێشانگایەکە وەرگرت پێ چییە بە کورتی ئەگەر پێم بڵێ بیرم نایە خەڵاتم وەرگرت زۆریش بڕوان بە خەڵات وەرگرتن نییە لەسەر هوەریان گرنگ داهێنان و بەرهەمە کردنەوەی پێشانگاش نازەخان دووبارە سپاس بۆم دەرفەتە بەخێر بێی سەرکەوتوی بەخێر بێن بۆ پێشانگاکەم سپاس بۆ راپۆرتەکەشتان زۆر سپاس